کاتەم باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، باسی ئەوڕۆ باسی شەڕی فەلەستینە، ئەو شەڕێوا لە بینی دەوڵەتی ئیسرائیل و حەماس لە ئارادایە، بەڵام تا ئەندازەیەک گواستراوەتەوە بۆ ئەوەی کە خەڵکێکی هێزگار زۆر ئاوارە بوون، کوژراون و دەربەدەر بوون. ئەم شەڕە زۆر هەڵوێستی لێکەوتەوە، هەندێک دۆست بوون بە دوشمنی یەک، هەندێک دوشمن بوون بە دۆستی یەک، یا لە ئاسێکا خراریان گرت، ئەگەریش نەبوو بێتن بە دۆستی یەک، بۆ هەڵوێستگرتن لە ئاسێکا خراریان گرتووە. هۆکارەکەی چییە و بۆچی ئاوای لێ هاتووە و چییە کە ئەو هەڵوێستگرتنانە وهای لێ دێت؟ ئەم باسە دەینە بەر لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز کاک بەهمەنی عەلیار، هەڵسوڕاوی سیاسی. کاک بەهمەنی گیان بەخێر بێی بۆ ئەو بەرنامەیە. زۆر سپاس کاک محێجان، سڵاو ڕزمەیە هەم بۆ خۆت و هەم بۆ بینەرانی خۆشەویستی و بەرنامەیە. کاک بەهمەن، ئەوە پتر لە مانگێکە ئەو شەڕە لە ئارادایە. دەستپێکی شەڕەکە ئەوە بوو کە حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل و لە ماوەیەکی یەک ڕۆژە یا کورتە 5,000 موشکی ئاراستەی ئیسرائیل کرد. طبعاً زۆر ئەوە هەرجێگەی زۆر گومانە، ئەڵبەتە سنوورەکانی بەزاند و توانی بەشێک لە خەڵکێکە لە فستیواڵێکە بەشداریان کردبوو دەست بەسەریان بکات و زۆر توندوتیژی بەکارهێنا و بگرە جەنایەتیشی خۆبخەند. ئیسرائیل دیارە دوای ئەو کارێ حەماس دەستیدایە هێرشێکی زۆر بەرین لە ئاسمانەوە و بە شێوەی موشک باران و هەروەها بە تەیارە بمبارانی نەواری غەزەی کرد. ئێستا چۆتە ناو غەزەوە و لە ڕێگەی ئەرزەوە تقریباً تاک و شمالی غەزە ڕۆیشتووە و دەستی گرتووە بەسەر هەندێک لە سەرزەمینی ئەو ناوچەیە و بڕێکیش لە ئەو شوێنانەی وە دەوڵەتی حەماس یا دەسەڵاتدارەتی حەماس لێبوون دەستی بەسەرا گرتووە. ئەم شەڕە هەڵست و کەوتی زۆری لێکەوتوێتەوە، هەڵوێستی جیاوازیشی لێکەوتوێتەوە. جاری وا بووە کە لە هەڵوێستەکانە هەندێک لایەنی ڕاست هەڵوێستی زۆرتن و چاویان قونجاندووە و پیان وایە هەموو شتێک هەرەوەی وا هەیە، هەموو خەتاکانە خەنە سەر حەماس و پێشیان وایە لێی گەڕەبا خەڵکی فەلەستین یا منداڵەکان بکوژرێن، ئەو خەتای حەماسە و ئیسرائیل دفاعکە لە خۆی. لایەنی تریشەوەیە کە پێی وایە کە ئەوە خەڵکی فەلەستینە کوژرێت و زۆر کەم شاید بایەخ بدا بە حەماس و باسی حەماس زۆر بەتوندی ناکات، زیاتر جەستەقاتە سەرەوەکەوە خەڵکی فەلەستین ناکوژێت. ئەمە هەڵوێستی جۆراجۆری بۆ خۆی گرتووە، هەروە باسم کرد. پێم خۆشە لە بدایەتەوە باسی بکەین کە ئەسڵەن بۆچی حەماس، ئایا حەماس بە بەرنامەوە هێرشی کردە سەر ئیسرائیل یاکو ئەوەی کە یعنی بەرنمەیەکی داڕژراو بوو و ئیسرائیل غافڵگیر کرا، یاکو ئەوەی کە ئەمە ڕووداوێک بووکو ئەو چەند ساڵێک کە 2000 موشکی ئاراستەی ئیسرائیل کردووە. لەو بابەتەوە پێم خۆشە سەرەتا لەسەرەوە باسێک بکەین. کاک مەحیا، ئەگەر ئیجازە بدەی لە پێشدا یەک مۆزوعی دیکە باس بکرێت یا من نەزەری خۆم لانی کەم لەو بابەتەوە عەرز بکەم دوای بچینە سەرەوە. ئەویش ئەوەی ئەساساً ئایا ئەوەی حەماس دەیکا ئەوە دفاع لە حەقی فەلەستینە یا مۆزوعێکی دیکە لە گۆڕەدایە؟ من پێم وابێ زۆر چەند مۆزوع بەیەکەوە تێکەڵ یەک بوون و پاکوپیز لێک دراوە تا کاتێکی ئەو مۆزوعە جۆرە و جۆرانی کە تێکەڵ کراون و تەحلیلی مۆزوعەکە بڕێک زەحمەت دەکەنەوە تا ئەوانە بڕێک لێک نەکرێت لە بێژین نەدرێ ناتوانین ڕوانگەیەکی دروستمان نەبێت لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە. ئەگەر موافق بی من لەو بابەتەوە نەزەری خۆم عەرز بکەم. فەرموو کاک بەهمەن. ببڕای من چەند مۆزوع تێکەڵ کراوە. یەکەم ئەوەی فەلەستینەکان ئیدعای ئەویان هەیە کە لە وڵات و
سەرزەمینی خۆیان دەرکراون و دایانەوە بگەڕێنەوە جێی خۆیان. لەلایەکی دیکەوە ئیسرائیل دەڵێ ئەوە سەرزەمینی ئاوا و ئەجدادی ئێمەیە و بەرحاڵ ئێمەین ئاوارە کراوین و حق خۆمانە بگەڕێنەوە وڵاتیی خۆمانیان. لەلایەکی دیکەوە نەزانەوە چەندە ڕاست بێت چونکە من زۆر معلوماتم لەسەر بۆچوونی مەسەبی ئیسرائیلەکانیە، بەڵام گوایە بۆچوونێک لە بیناندا هەیە کە زمانێک ڕستگار دەبن بە قەولی معروف و دەگەنە بەهەشت دەچنە باش کە لە وڵاتی خۆیان لە ئەرزی مەوعود ئەو شوێنی کە خداوەندەی پێداون بەنی ئیسرائیل قەومی ئیسرائیل دەبێت لەوێ بێ لەوێ بژین و لەوێ بمرن. مۆزوعێکی دیکە مەسەلەی حەماس و مەسەلەی ئیسلامی سیاسی و ئەوانە. مەسەلەیەکی دیکە مەسەلەی بۆچوونی ڕاستی چەپ و ئەوانەوە کە مەسەلەن چەپەکان بۆچوونێک لە نەو چەپدایە کە بە قەولی خۆیان هەرچی ئەمپریالیزم بیکا خراپەوەنە. مەجموعەیەک لەو مۆزوعاتە تێکەڵ کراوە کە تحلیلی مەسەلەکە بڕێک زەحمەت دەکاتەوە. من پیاوێ ئەوانە دەبێت بڕێک لێک بکرێتەوە، یعنی لێک جودا بکرێتەوە لە بێژینگ بدرێەوە ئەوە خەت وەختێک مۆزوعەکان لێک جوداکرانەوە تحلیل و هەڵسەنگاندنیان حاسانتر و من پیاوێ دروستە دەبێت. بۆ من پێم وایە ئەوەی حەماس دەیکا ڕاستەکەی زۆر ڕەتی بە حەقی خەڵکی فەلەستین و ئەوەی کە خەڵکی فەلەستین خەڵکێکن لە وڵاتەکەی خۆیان دەرکراون و حەماس حەول لەدا بیانگەڕێنێتەوە بە ئەو وڵاتە، ڕاستەکەی من وای نابینم. من پیاوێ مەسەلێکی دیکە عمل دەکا کە حەماس ئەو پۆششەی پێدەدا، ئەو ڕواڵەتەی پێدەدا. بەڵام ئەسلی مەسەلەکە چیە؟ ئەسلی مەسەلەکە بە بڕای من ئەوەیە کە بۆچوونێک لە دنیای ئەوڕۆدا لە دەهەهای ئەخیردا دەتوان بڵێم تقریباً لە نێوەڕاستی لە کۆتاییەکانی قەرنی پێشوو و لە سەرەتای قەرنی ئێستادا تا ئێستاش هەر درێژە هەیە بۆچوونێک پەرەی سندووە گەشەی کردووە و خۆی نیشاندا و قودرەتی گرتووە کە بە ئیسلامی سیاسی و ئیسلامی ڕادیکاڵی سیاسی دەناسرێتەوە. ئەوە بۆچوونێکی تایبەتە کە لە زۆر شوێندا خۆی نیشان دەدا، عملکردەکانی نیشان دەدا و من پیاوێ ئەوەیە عمل دەکا. مەسەلە فقط حەماس و حەقی خەڵکی فەلەستین و درندایەکی ئیسرائیل و نازان بۆ جۆرە شتانە نیە. ئەو مەسەلەیەتی ئەو مەسەلەی ئیسلامی سیاسی ڕوانگە و بۆچوونێکە کە لەو بەینانەدا ماوەیەک لەو پێش کەسێک بەنێو ئارەشی جوودەکەی صاحبێکی لەگەڵ ئیران ئینتەرناشنال کرد بە بڕای من مۆزوعەکەی دروست و منطقی باس کردوانە. دیکۆت ئەو بۆچوونەی ئێستا بەنێوی ئیسلامی سیاسی ڕادیکاڵەیەوانە تەقریبەن وەکو بۆچوونێکە کە لە سەرەتای قەرنی بیستمدا بەنێوی فاشیزم و نازیسم هەبوو، بۆچوونێک بوو کە لەنێو خەڵکیشدا لایەنگری خۆی هەبوو بەڵام کەس خەتراتەکەی دەرک نەدەکەت. ئەو ئیسلامی سیاسیش وایە کە من ڕاستەکەی قسەکەی بەدڵ و نووساوە بۆیە من باسی دەکەم. ئەو مەسەلەی ئیسلامی سیاسە ڕوانگە و بۆچوونێکە کە لە بینی بەشێک لە مسلماناندا پەرەی سندووە و ئەویش ئەوەیە چونکەم خۆیان بە مسلمان دەزانن و دینی ئیسلام بە دینی ئاخر و پێغەمبەری ئیسلام بە پێغەمبەری ئاخرەت دەزانن، خۆیان لە بەرابەر هەموو کەسدا بەرحەق دەبینن. یعنی پیانای ئەوان بەرحەقن لەبەرەوە هەرچی بیکەن حەق بەوانە و حەقی مسلمی خۆیان ئەوەی پێیان دروستە و پێیان بەرحەق بیکەن، کەلامی خودای دەبێ بکرێت. نوکتەی دووەم ئەوەیە جهاد بە ئەمری خۆیان دەزانن، پێیان وایە ئەوەی لە دەیکەن بە نێوی جهاد لە ڕێگای خودادایە، لە ڕێگای ڕزگاری خۆیاندایە و لە ڕێگای گەیشتن بە خودادایە و ئەمری خوددایە. تەبەن شوێنەواری ئەو بۆچوونە لە قورئاندا دەیبینن. من ناڵم هەموو مسلمانێک وایە، بەڵام ئەو بەشە لە مسلمانان کە ئیسلامی ڕادیکاڵن ئەو بۆچوونیان هەیە کە پێیان وایە ئەوەی دیکەن لە ڕێگای خوددادایە، لە ڕێگای ڕزگاری بە شەریعەتدایە و بۆ جۆرە بە شەریعەت دەبەنە ڕزگار دەکەن و بە شەریعەت دەبەن بەرەو بەهەشت. ئەو ڕوانگەیە وەگەزم کردی من پیاوێ بە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی پەرەی سند و هێزی پەیدا کرد. نازانم لە چۆ دەستی پێکردەوە، معلوماتێکی تاریخی دەوە کە من زۆر مطالعەم لەسەری نییە، بەڵام بە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی پەرەی سند و ئەوەی من ئەرز دەکەم ئەوەی حەماس دەیکا نمونەهای متعددی لەسەر تاسەری دنیادایە، نمونەهای جۆرە و جۆری هەیە. جمهوری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەرکاری دڕندایەتی سوپای پاسدارای بێوێنە بوو بەڕاستی بەدوای ئەوەدا. بەدوای ئەوەدا مەسەڵەن ئێمە شاهدی سەرهەڵدانی گروپە ڕادیکاڵە ئیسلامیەکان بووین، مەسەڵەن لە کوردستانی عێراق جوندول ئیسلام وانە.
لا نيجيريا بوكو حرام، لا اندونيسيا ماليزي دوباره لو جروب راديكال اسلامي انا هنكا عيني شد دواتر نموني داعش واستا نموني حماس او انا عمل كرد كان هروجيكا خویان بە بەرحەقی مطلق دەزانن و لە پێناو ئەوەی خۆیان بە بەرحەقی مطلق دەزانن ئەوەی دەشیکەن بە مجازی دەبینن جیهادێکە لە ڕێی خوددادا دەکەن وم پێ بێ ئەو ڕانگەیە زاڵە ئەو ڕانگەیە زاڵە کە دەتوانێت ئەو عملکردانی لێ بێتەوە ئەوەی حەماس دەکە بۆ بڕای من زۆر ڕەبتی بە حەق خەڵکی فەلەستین و ئەوەی خەڵکی فەلەستین بێتەوە وڵاتی خۆی و فەلەستینی بگەڕێنەوە پێ بە ڕەبتی بۆ نەچونکە عملکردەکانیان مشابهە و گروهە رادیکالانەیە تازە گروه رادیکال مەسەڵەن لە پاکستانی چەند ساڵەوە پێش 7 ساڵەوە پێش پێ بێ یەکێک لە ئەمریکا قورئانی سووتان لە پاکستان 2 نەفەر خۆی کوشت. بەڵام کاک بەهمەن لەسەر ئەم مەوزوعە تۆزێک بمێنینەوە ئەوەی وا هەر باسی ئەم یەک قەرنی ئەخیرە هەر باسی یەک قەرنی ئەخیر ژنا باسی 50 ساڵی دواتر بکەین ئێمە بەڕوونی ئەبینین کە ئەم هێزە تۆندڕەوانە بۆ خۆیان ئیمکاناتێکی وەهایان نەبووە کە ئاوا بەهێز بن. دیارە دواتر کۆماری ئیسلامی یارمەتی داون، دیارە دواتر عەرەبستان یارمەتی داون، کوێیت یارمەتی داون، ئەوانە دواترە. بەڵام لە پێکێنانیانەوە با لە جەمهوری ئیسلامی و دەست پێ بکەین. جەمهوری ئیسلامی خۆتەزانی چۆن هاتە سەرکار. تەبعەن هێزی سکولار و چەپوانە تا ئەندازەیەک نەیتوانی ئەو وەزیەتە بقۆزێتەوە و هێزە گەورەکانی وڵاتیش یعنی قدرەتە گەورەکانی دنیایش لە پشتی بوون و لەباری مێدیایی و هەموو شتێکەوە تقریباً پاڵیان پێوە نابێتە سەرین و ئەو کێشە بینی شۆرەوی و یا بینی شەرق و غەربوو بۆ تا ئەندازێ تەسیری لەسەرەوە بوو کە کۆماری ئیسلامی بێتە سەرکار. ئەوە یەک یعنی پس ئەوە لە پشتیانەوە تا ئەندازێکەوەیە. ئەگەر چاو لە تاالبان بکەین تاالبان خۆخۆتەدانی هەر بە شێوەیە کات و چی هێزێک لە پشتی بوو بە تاالبان. ئەگەر هەر چاو لە خودی حەماس بکەین لە جەرەیانی مەسەلەی فەلەستینە بۆ ئەوەی سازمانی ڕزگاری خوازی فلەستین کەس بێت دەوڵەتی ئیسرائیل تا ئەندازەیەک یارمەتیدان و هەوڵیدا کە ئەمانە ببن بەهێز بۆ ئەولا بوو بە شەڕێکیش دەبینی ڕێکخراوی ڕزگاری خواری فلەستین لەگەڵ حەماسیش مدەتێک هەرچەند لە بیدایەتەوە لەلایەن چی پێڵێن ئەخوان المسلمینەوە سەرچاوەیان گرتبوو بەڵام ئیسرائیل یارمەتیدان ناکرێ هەموو خەتاکە بخێنە ئەولاوە ئەو لایش بێتاوان دابنێ. کاکە من قبولمە بەرحاڵ چەند شت یەکەم وەکو بیر و باوەڕ بۆ چوون لەنێو عامەی موسڵمانیشدا هەیە. بەرحاڵ موسڵمان پێخۆشە هەموو موسڵمانە مناڵم هەموو موسڵمانێک جیهادیە بەڵام هەموو موسڵمانێک خۆی بە بەرحەق دەبێنی و دینەکەی بە دینی ئاخر دەزانە پێخۆشە خەڵکی دیکەش بێتە موسڵمان. وەختێک بە نێوی ئیسلام دەکرێت خوب لایەنگری و سەمپاتیەک لەنێو خەڵکی عامەشدا بەرەو خۆی ڕادەچێشت وەکو چۆن لە سەرەتای هاتنە سەرکاری جەمهوری ئیسلامی بە تاکیدەوە ئەکسەریەتێکی زۆری خەڵکی ئێران جەمهوری ئیسلامیان بەدڵ قبوڵ چونکە خۆیان پێ موسڵمان بوو. وردە وردە تەوهماتەکەیان دەڕژێ و بڕێک خۆیان جدا دەکەنەوە مەسەلەن هەموو کەس خۆی بە جیهادی نابینەوە ئەوانە. بەڵام لەو زەمینە مادی کە لەو نەو تەمایلەی و سەمپاتی کە لێنەوە عامە خەڵکدا هەیە خب ئەو گروهانە استفادە لە عواملێکی دیکەش دەکەن مەسەلەن فەرزکە تاالبان و القاعیدە لە تەزادی بینی ئەمریکا و شوڕەوی لە ئەفغانستان کەڵکیان وەرگرت و مەسەلەن هێز و کۆمەجیان لە ئەمریکا وەردەگرت و خۆیان پێقەوی کرد یا مەسەلەن تاالبان و حەماس و حزب اللهوانە لە تەزادی بینی جەمهوری ئیسلامی ئیسرائیل کەڵک وەردەگرن و خۆیان پێ بەقەو دەکەن. ئەو عوامل و فاکتۆرانە ئەوانە دەخالەت دەکەن. من ناڵم قسە لەسەرەوە نیەکە ئەو هێزانە چۆن پەرەدەستێن و خۆیان گەورە دەکەنەوە و بەوانیش ئەقلێنێ دەزانن لە چۆ دەتوانن هێز وەرگن لە چۆ توانن کۆمەک وەرگنەوە لە چۆ توانن خۆیان گەورەکەنەوە ئەوانە دەکەن. مەسەلەی ئەسلەکە ئەوەیە کە ماهیەتی ئەو پەدیدەیە بناسی ماهیەتی ئەو شتە بناسی. من ئەگەر ئیجازە بدەیت چەند دقەیەک یەک مقایسە بکەم بینی مبارزێکی کە خەڵکی کورد کردوێتی بۆ حق خۆی و مبارزێکی کە مەسەلەن حەماس زاهێنن بنێوی خەڵکی فەلەستین دێکا کە مەزورەکە من شاید بتوانێت زۆر باشتر ڕوون کاتەوە ئەگەر ئیجازە بدەیت من چەند دقەیەک
چۆن لە کاک محیا خەڵکی کورد ساڵهایە داوای حەقی ملی خۆی دەکات و زۆر بۆ چونیشێک کە پێیان وایە مەسەلانە وڵاتانی ئێران و عێراقوانە کە لە کوردستان بەسەر کوردستان دازاڵن داگیر کرد سەرفە نەزل لەوەی داگیر کرد بە بنیاننا خەڵکی کورد و دوی حەقی ملی خۆی کەوتو فەلەستینیش وەکو و دوی حەق خۆی کەوتو دەڵە وڵاتەکەمان داگیر کرا وڵات خۆمانمان دەوێتەوە دەڵم چاوێک لە نەوعی مبارزەی خەڵکی کورد وەختێک دەسەڵاتەکەی هەیە و قودرەتەکەی هەیە لەگەڵ ئەوە بکەن کە حەماس دەکە ڕاپەڕێنی ساڵی 90 کوردستانی عێراق پیا بێ بۆ خۆش باش دەبێتەوە ئەو وەخت لە عێراق من بخۆمەوە وەخت لە عێراق بووم لە سلێمانیا بووم ساڵی 90 منزورم 90 میلادی وەختێک شەڕی ئەوڵی خەلیز بوو ئەرتەشی عێراق زەعیف بوو لە بەرابەر ئەرتەشی ئەمریکادا هەم کوردەکان هەم شیعەکان بە مناسبەیان زانی و عەلەیهی ئەرتەشی سەدام قیامان کرد لە کوردستان ڕانیە زوو ڕزگار بوو دوایی پێشمەرگە و خەڵک لە سلێمانی هاتن لە سلێمانش لەگەڵ هێزەکانی عێراق بەشەراتن سلێمانە پادگانی تێدا نەبوو بەڵام ئەمن و استخبارات و مخابرات و شورکە و ئەوانەی زۆر تێدا بوو و شەمەشتی خورز لە سلێمانیا دەستی پێکرد و لە 1-2 ڕۆژدا 2-3 ڕۆژدا شاری سلێمانیا لە عەواملی بەس پاک کراوە بەڵام ئەوانە چونکە ڕێگای هەڵاتن و ئەوانەشیان نەبوون یعنی زۆربەی هەرە زۆریان کوژران من 1-2 ڕۆژ دوای ئەوەی شەڕەکە تەواو بوو چوومە سلێمانیا لەنۆ خەیابانەکان لە هەموو شوێنێکی گەڕام هەموو خەیابان ئەسلەکان پڕ بوو لە جەنازە ئەم نەسوورەکە پڕ بوو لە جەنازەکان ئاوری گرت و نەگەوەی پێشمەرگە یا خەڵکی سلێمانیا دوایەوەی جەنازەکان کوژراون بێنزنی پێداکەن و ئاوری تێوەردن نا ئەو وحشی گەریەنەوە بەڕاستی بەڵام لەنێو ئەملەکەدا بوون بە ئارپێجشتە لێدرا و سوکا بوون مەسەن کۆڵێک جەنازە لە دەرەوە سوکا بوو تەواوی شار پڕ بوو لەنەوە جەنازە ڕستێکە من کە هیچ خەڵکی سلێمانیشم نەدی کە مەسەلەن زۆر بە وەزە ناڕەحەت بێکەوە ئاوە فەجێ ئەو خەڵکانە کوژراون بەڵام دوای ئەوەی سلێمانە گیراوە حەملەیان کرد بەرەو هەولێر و بەرەو کەرکووک هیچ من کارم بە کەرکووکە کە حەملەیان کرد بە کەرکووک لە ماوەی 2-3 ڕۆژدا شاری کەرکووکیشیان کرد و لەوێدا پادگانیشی گەورەی لێبوو بە نێوی معسکەر خالید یا پادگانی خالید پێشمەرگە خەڵک حەملەیان کرد و پادگانیشیان گرت و ئەوەندەی من لەبیرم بێ یا 15 تا 20,000 نەفەر بوو یا 20 تا 25,000 نەفەر سەرباز بوو ئەسیریان گرت کە ئەوانیان ئەسیرگر کوتیان دەهێنن بەرەو سلێمانیا وەختێک خەبەری ئەسیر بوونەکان لە ڕادیۆ بڵاو بوو من لە ڕادیۆ بیستم بوو خۆم ڕاستێکی تەسەورم ئەوە بوو کوتم بەڵایەکیان بەسەردێن قەتڵ عامێکیان لە نێوراوە ڕێدەخان بە ئیستلاحی عامیانە خوێن سەران ببن چون ئەگەر لە بیرمان بێ ئەو وەختە 2 ساڵی فەرق بوو لەگەڵ ئەنفالەکان 1990 ئەو اتفاقە ڕوویدا 1988 ئەرتەشی عێراق لە نوع عملیاتی ئەنفالدا بەشی زۆری مناتقی ئازادی کوردستانیا ئەو مناتقی کە پێشمەرگە دیتوانی هاتوو چی بکە بۆمبارانی شیمیایی کرد دەهاتوو شارەکانی چۆڵ کرد خەڵکەکەی بە پیر و ژن و منداڵ و گەورە و چکۆڵەوە ڕاپێچی بیابانەکانی دەوروبەری بینی ئۆردۆن و عێراق کردووە لێوەدا زیندە بە چاڵی کردن بە پێی بۆچوونێک 10,000 کوردی عێراقی سەربەنیست کراون و ئێستاش معلوم نییە 2-3 ساڵ پێش ئەوە هەڵەبجە بۆمباران کرابوو بە پێی ئامارێک 5,000 حتا تا 12,000 نەفەرش بووی دەڵم کە بۆ بۆمبارانی شیمیای عێراق لە بین چوون ئەو ئەرتەشەی لە پادگانی معسکەر خالید یا لە پادگانی خالید بە ئەسیرگیراون هیچ باید نەبوو ئەو سەربازانە کە بخۆشیان لەو عملیاتاندا بەشداریان نەبوو بێ بۆیە من تەسەورم بۆ کورد ئێستا تۆڵی ئەنفالیان لێ دەکەنەوە تۆڵی حەڵەبجەیان لێ دەکەنەوە و بەڵایەکیان بەسەردێنن کە ئەو سەری دیار نەبێت بەڵام ڕێک بە پێچەوانەی ئەوە سەربازەکانیان هێنا سلێمانیا بدەن لە مزگەوتیاندانا لە مزگەوت خەڵکدانیان بۆ بردن شتیان کردن حەسانەوە و بە دوایەوەدا باوەڕت بێ نەبوو خۆم دیتم نەحەتا یەک مەوردم بیستەوەکە یەک کەس لەگەڵ کاڵتری پێکوتێتن یەک کەس تفێکی لێکردن یەک کەس زلەیەکی لێدابن ئەو سەربازانە دوای ئەوەی حەسانەوە بنان و خواردنشتیان بۆ 1-2 ڕۆژ دوایەوە ئازادانە لە شارەکانی سلێمانی لە شاری سلێمانی خەیابانەکانی سلێمانی بە هەمان لێباسی سەربازیەوە دەگەڕان و دوای 2-3 هەفتەش هەمویان ئازاد کرد ئەم دەڵێم خۆ فەلەستین بەقەد کوردستانی سەدەمە نەدی بوو فەلەستین ئەنفال نەکرا بوو فەلەستین بۆمبارانی شیمیایی نەکرا بوو خەڵکی فەلەستین وڵاتی داگیرکراوە خۆ کوردستانیش وڵاتی داگیرکراوە بەڵام ئەوە دوو کولتورە دوو بۆچوونە حەماس ئەوە دەکات
2 ساعتی دەسەڵات دەبێت 1200 نەفەر دەکوژێ کۆڵێک پیر و منداڵ و ئەوانە بە سندڵی سەرخدارەوە دێ بە بارمتە دەیگرێ کچی جوان لە پاڵ جەنازەی ڕەفیقەکانی هێشتا لە گەرماوگەرمی شەڕەکەدایە تەجاوزی پێ دەکات دوای ئەوەی کە دەیان بنێ نێو شاری منطقەی خۆیان و منطقەی غەزە کە بەدەست خۆیانە مثلا من ڤیدیۆیەکم دی بۆ نمونە کچێکی جوانی 14-15 ساڵە بوو قژیان ڕاکێشەوە زۆریان لەدا و بە عەرزیان دادا و بێنزینیان پێدا کرد و ئاوریاندا عەکسێکی دیکە بڵاو بۆتەوە پەرچەمی ئیسرائیل خستۆتە سەر گوێدرێژێک ئەوە سمبولی ئیسرائیلە ئەو گوێدرێژە بەدبەختیان سەنگەسار کرد و دوای ئاوریانداوە ئەم دەڵێم ئەو کولتورە چاولێکە ئەو کولتورە چاولێکە باش ئاخر لە لایەنی بەرامبەریش خۆشیە مشتی وا بینین خۆزانین مەسەلەی کوردت هێناوە ئێمە نمونەی وا هەروەک باست کرد سەدام چی کردووە دەوڵەتی ئێران چیەکە دەوڵەتی تورکیە چیەکە ئەوانە تەبعەن دیارە بەڵام لایەنی بەرامبەریش ناکرێ یعنی ئێمە نەیبینین من ئەلعانە هەوڵ دەدەم ئەکسێک پیشان بدەم لە فەلەستین چاوی لێ بکەین بزانین وڵاتی فەلەستین ئێستا هیوادارم ببینن یعنی ئێوەش بۆ خۆتان ئەکسەکە ببینن چاو لێ بکە کاک بەهمن لەو ئەکسەدا کە ئێمە لێرا پیشانیە دەین تمشاکە بزانە وڵاتی فەلەستین چی لێ هاتووە وڵاتی فەلەستین ئابە و شێوە بووە ئەمە شاید کرێ بڵێ تاریخەکەیشی لێرا پیشان بدەین ساڵی 1970 ئەوەندە بوو 1937 ئاوای لێ هاتووە 1940 وای لێ هاتووە هەتا 2020 بزانە وڵاتی و خاکی فەلەستین چی لێ هاتووە طبعا ئەمە نمونەیەکە یعنی نمونەیەکی تاندازەیەک بڵێم زۆر بۆ ئەوەی کە داگیرکەریەکەی ببینین مەبەستمەوەیە لایەنی بەرامبەر وانە بۆ لایەنی بەرامبەر هیچی نەکرد بێت لایەنی بەرامبەر دیارە دەوڵەتەکان لە پشتین بە تایبەت هێزی گەورە ئەلعانە جا لەوە مێدیایەکی زۆر گەورەشی لە پشتە ئەمریکای لە پشت بووە و طبعا ئەو مقایسەکە تا ئەندازەیەک دەکرێت لەسەر مەسەلەی نەتەوایەتی چای لێ بکەین بەڵام ئەوەی وا لە کوردستانەکان بووە زۆرتر هێزی سکولار و ڕادیکاڵ لەسەرۆی ئەم خەباتانەوە بووە و تەئسیری داناوە لەسەر هەڵس و کەوتی خەڵک لەسەر چی لەم لاوە کە ئەبینین لە دوای جۆرج حەبەش و ئەوان کە هاتنەتە زیاتر ڕێکخراوی ئازادی بەخشی فەلەستین بوو کە وردە وردە بە شەڕ و بە پەرەپێدان بە مەسەلەی ئاینی هەوڵیدا بۆ هەرێکی بوو پێوە بوو خەڵک بەو شێوە زیاتر یەکگرتووە بن و متحدە بن و پێشی وا بوو بۆ شێوە وڵاتانی عەرەبی یارمەتی زیاتریان نەکەن چونکەوە عەرەبستان بووە کوێت بووە ئوردن و شوێنەکانی تر مەبەستمەوەیە مەقایسەکە تا ئەندازەیەکی دروستە شتەکانیش تقریبەن وەکو یەکوانن بەڵام دەڕەندەیەکە و داگیرکردنی خاکەکە ئەگەر چاوی لێ بکەی هێزگار برچاوە ئەوە نابێ بەباعیسەوەی کە جار حماس لێ گەڕێن حماس طبعا مازانی بەرنامەی حماس چییە حماس هێزێکی جەنایەتکارە و ئەو شتانەوەیەوە باسان کردەوە کەمە لەوە زیاتریشی هەیە بەڵام خەڵکی فەلەستین وەختێ چاو لە ژیانی خۆیانەکە هەر ئێستا 5,000 فەلەستینی ئاوارن لە وڵاتانی ترەوە دەوڵەتی ئیسرائیل ئیجازەیان پێ نادا بداتن ئایا دەکرێت لەم بابەتەوە یەک ڕوانگەمان بێ بەو شێوەیە دەکرێت حەقیش بدەین بەوەی کە خەڵکی فەلەستین تەبعەن زیارەتانێکیان نیەتەوەی وە خوانی پێ هەڵەواسنەوانن لەوە زیاتر نین مەسەن چی کە بکەن مەسەن پێت وایە بێت چی کە بکەن خەڵکی فەلەستین من لێرەدا پێم وابێ لێرەشدا چەند مەسەلە تێکەڵ دەکرێت کە بۆیە تەحلیلی مۆزوعەکە بڕێک مشکل دەکاتەوە و پاک و پیس دەبێت لێرەشدا لێک بکرێتەوە جارێ لە پێشدا وەگەز بکەم سەرفە نەزەرەوە ئیسرائیل چەندە دڕندایەتی کردو چەندە وحشیگەری کردو چەندە 50 ساڵە مەسەلەن 70 ساڵە چی کردو چی نەکردو سەرفە نەزەر لەوەی ئیسرائیل چی کردو ناڵەمەوە قابلی ئەرزیابینەوە ئەوش دەبێت ئەرزیابی بکرێ و قسە لەسەر ئەوش بکرێ بەڵام دەڵم سەرفە نەزەر لەوە ئەوەی کە ماهیەتی ئەسلی مەسەلەکەیە یەکنەوە کولتور و بۆچوونە لەژێر نێوی حەقتەڵەبیدا خەریکە جەنایەت دەخۆڵقێنێ لە پێش هەموو شتێکدا دەبێت ئەو بۆچوونە بناسێندرێ و ئەو بۆچوونە تەقبیح بکرێ و ئەو بۆچوونە مەیدانی پێنەدرێ وەکو مەسەلەن حال ئێمە دوای 70 ساڵ دوای شەڕی جیهانی دووەم دەڵێن فاشیزم و نازیسم خراپە ئەو وەخت زۆر کەس لایەنگری بوو قاعدەتەن جێ خۆی بوو ئەو وەختیش خەڵک بڵێن نازیسم و فاشیزم خەتەرناکە ئێمە لە ئیسلامی سیاسی ئێستادا ڕێک لەو مەرحەلەیەدا ببڕێن
ئەو ئیسلامی سیاسی ڕادیکاڵە سەرفە نەزەر لەوەی دوژمنانی چ دەکەن بۆ چوونێکی غەڵات منحەد وە جەنایەتکارە ئەوە دەبێت بناسێنرێ و تەرک بکرێ و مۆدای پێ نەدرێت و تەزعیف بکرێت ئەوەیە جا دوایی کە دەچینە سەر مەوزوعەکانی دیکە ئەوەی کە تەرەفەکانی مقابل چەندە دڕەندەن یا غەیری دڕەندە و ئەوانە لێرەشدا بۆ بڕای من چەند مەسەلە تێکەڵ کراوە کاکە ئەو من تاریخزان نیم بەڵام ئەوەندەی تاریخم خوێند بۆ تۆ هیچ وەختێک وڵات دەوڵەتێک بەنێوی دەوڵەتی فەلەستین وجودی نەبووە پێشتر ئیمپراتۆری عوسمانی دەسەڵاتی بەسەر و منتقەیەدا بووە دوای ئیمپراتۆری عوسمانی لەبەرە کەڵۆشاوە لە شەڕی جیهانی ئەوەڵدا ئستعماری ئینگلیز ئەو مناتقەی گرتو تا شەڕی جیهانی دووەم کۆتایی پێهات و وەختێک ئستعماری ئینگلیز دەویست ئەو منتقەیە بەجێبێڵێ پێشنهادیانەوە بوو دوو دەوڵەت پێک بێنن دەوڵەتی یەهود دەوڵەتی فەلەستین فەلەستین ئەو وەخت قسەی ئەوە بوو وەکو دەوڵەتێک وەکو حکوومەتێک مەترا بێت بەڵام خۆ فەلەستینەکان ئەویان دوای بریتانیا ڕۆی ئستعماری ئینگلیز ڕۆی ئیسرائیلەکان ئەعلامی دەوڵەتیان کردو و خۆیان وەکو دەوڵەت ڕاگەیان وڵاتانی عەرەبی هەموو لەگەڵیان بەشەڕاتن کە لەگەڵیان بەشەڕاتن لە شەڕەکەدا شکستیان خوارد بەدوایەوەدا شەڕی 6 ڕۆژە کرا لەوەدا شکستیان خوارد شەڕی 1973 کرا میسر بڕێکی سەرکەوتن بەدەستێنا و بڕێک لە خاکی خۆیانیان گرتەوە ئێستاش لەو وەختیشە من دەڵێمە گەنا وەکو بەڕەسیەکی تاریخی چاوی لێ بکەی لێرەشدا پێ دەبێت بڕێک منسف ئەمەل بکەوانە ئیسرائیل نیکتەوە مەناتیقە مەقەتی بەجێناڵە دەڵێ زەمین دەربەرابەری سۆڵح دەڵێ وڵاتایە و شەنانی بەشەر گرتومە هەمووی دەدەمەوە بەڵام بەشەتێک ئەوش بەڕسمی بناسە منیش دەوڵەتێکم دەمەوە لێرە بە ئەلبەتە جۆرەوە ئێستا هەم لەلایەن کۆماری ئیسلامی و هەم لەلایەن زمنیشەوە هێزەکانی ترەوە ئەبینین کە باسی دوو دەوڵەتە کرێ ینی خودی جەمهوری ئیسلامی لەو قەراردادەی و ئاخیرەن لە کۆبوونەوەی وڵاتانی ئیسلامی لە عەرەبستان گیرا قەتنامەیەکی ئیمزا کردووە کە دوو دەوڵەت بەڕسمیەتە ناسێ بەڵام با کاک بەهمەن بینە سەر باسەکەمان کە هەڵوێستی چەپ و ڕاستە لەم زەمینەدا پێتان وایە چەپ هەڵوێستی چۆن بووە بەرامبەر بەم قەزیە ئایا هەڵوێستێکی لە جێگەی خۆی بووە چەپ بەعام باسی یەکەم ئەکرێ هێزێک باسکەین هەڵوێستێکی تاندازەی دروستی بوو بەوێت تیان کەمتری بوو بێ بەڵام بەعامە بەسیشم لە هەموو دنیاە ئێستا بینین لە وڵاتی وەکو بریتانیا بەو جۆرەوە ئیخبارەڵێ 300,000 نەفەر بەرعلەی ئەو کۆمەڵکوژیە وایە سە لە غەزەدا لە ئارادای تەزاوراتیان کردووە لەوێ ئایا ئەمانە خۆ تەبعەن هەموویان هێزی ڕێکخراوی چەپ نین بەڵام ئەوانەی ترەوە لە باڵی چەپە قەرارەگرن چەپ لەو بابەتەوە پێم خۆش بدانم چۆن هەڵوێستی گرتووە کاک مەحیا من پێیا بێت چەپ بەداخەوە هەڵوێستی زۆر خراپی گرت چ چەپی دنیا چەپی ئوروپا و چ چەپی ئێران ئەلبەتەوە تەنیا مەسەلەی شەڕی حەماس و شەڕی ئێستای ئیسرائیل لە ماوەردی دیکەشدا هەم چەپی ئوروپا و هەم چەپی ئێران هەڵوێستی غەڵەتیان گرتووە هەڵوێستی نادرستیان گرتووە من پێیا بێت بۆچوونێک بەسەر چەپدا زاڵە کە ئەو بۆچوونە بۆ خۆشی غەڵەتە و وەختێک تۆ لەسەر مەبنای ئەو بۆچوونە حەرەکەت بکەی و لەسەر مەبنای ئەو بۆچوونە هەڵوێست بگری من پێیا بێت تووشی هەڵوێستی هەڵە و هەڵوێستی نادروست دەبێت بۆچوونەکەش ئەوەیە هەورمەزدا و ئەهریمەنێکیان دروست کردووە خدا و شەیتانێکیان دروست کردووە کە هەموو شتی دنیا بۆ محەکە لێدەدەن ئەمریکا شەیتان و ئەهریمەنە هەرچی زدی ئەمریکا بێ ئەهورمەزدا و خداییە لەبەر ئەوە لێکدانەوەیە ینی چۆن مکانیزمی بەسەر لێکدانەوەکانیان دازاڵە کە ئەساسکی دەڵێ فۆرمولی ریاضی دەڵێ ریاضیات حەل دەکەن تا ئەوەی هەڵوێستێکی سیاسی و شت بگرێت هەرچی ئەمریکایی بێ هەرچی مەسەلەن ئەمریکا پشتیوانی لێ بکە ئەوە ئەمپریالیستێ و ئۆتۆماتیک و بەبێ لێکدانەوە مەحکومە و غەڵەتە هەرچی دژی ئەمریکاژ بێ خۆ ئەوەش پەس دیارە حەقانێتێکی تێدا و هەرچەندێکە بڕێکی ئیشتباکرد بەکەماکان بەراقە ئەم دەڵێن ئەو نەوە هەڵوێستە لە مەواردی مکەڕەدا نمونەکانی مادیوە جارێ لە ئینقلابی 57دا لە ئینقلابی 57 خۆمان بەشی زۆری جەریان چەپەکان ئەگەر ڕسمەنیش پشتیوانی خومینی نەبوو بێن زمنی شتیان دەکرد ینی زمنی خومینیان زیاتر قبول بوو تا ڕژیمشە بۆ چونکە شایان پێنۆکەری ئەمریکا بوو بیکاریان بۆ نەبوو ئەوەی جمهوری ئیسلامی دێڵێ ئەوەی خومینی دێڵێ ڕاستە ڕاست نێوانە یا مەسەلەن لە دوای لە جەریانی شەڕی ئەمریکا و عێراقدا
مثلا بەشی زۆری چەپی ئوروپایی و بە ئیستلاح ڕۆشنبیران و جناحی بەرحاڵ ئەوەی بەعام چەپی پێدەکوترێ، ئەوەنە بنەوەی کەوتبوونە بەرەی دفاع لە سەدام حوسێنەوە، وەلەو جەرەیانەشدا چەپی ئوروپا و چەپی ئێرانیش ئەوەندەی من ئەو تەمازەی هەموو جەرەیاناتی چەپ و ئەوانم ڕاستەکەی شت نەکرەوە، بەڵام ئەساسکەی نەوعی بەرجەستەکردنەوەی جنایەتی ئیسرائیل لە غەزە هێندە ئەو جەنبەیە گەورە دەکەنەوە و باوەشێنی دەکەن و دەیخەنە بەرچاو مەسەلەی حەماسیان لەبیر دەچێت و دەکەونە پاڵ نوعێک دفاع لە حەماسەوە. من ئەوم پێغەڵەتە منداڵم ئیسرائیل محکوم نەکرێت. ئەڵبەتە نەکرێ ئەوە حتمەن ئەوە بێت کە کاک بەهمەن ئەوەی من ئەگەدارم منیش کە چاوم لێ کردو بەشێکی هەرە زۆری ئەو جەنایەتێ و ئێستا ئیسرائیل ئەیکات ئەلعانەت و حەساوی کە ئەوڕۆ ئاخرین ئامار هاتووە، نازانم ئامارانی چەندە دەقیقنیانە، 12,000 نەفەر کوژراوە لە جەریانی شەڕی غەزەدا. لەو 12,000 نەفەرە بە پێی خودی ئاماری سازمانی ملل نیوەی منداڵن. ئەو خەڵکە بۆ ئەوەی نەکوو بکەوێتە پارپنا حەماس نابێ باسی ئەو جەنایەتە بکات، ینی ئەو شەڕکوژیە محکوم بکا بێتە سەر شەقام و ئەوە ناکرێت، چونکی ئەگەر بیکە نەکو حەماس قادانجی لێ ببات چۆنە ینی ئەوە چۆن هەڵەسەنگێن؟ نا بەتەکید ئەوەش دەبێ بکرێت، دەبێ عملکردی ئیسرائیلیش بخرێتە ژێر زەڕەبینەوە و شت بکرێت. بەڵام لێرەشدا دووبارە دەبێت چەند مۆزۆر لێک جدا بکرێتەوە. لە قوانینی دینیای متەمەدنی ئەوڕۆدا ئەگەر تۆ بە عەمد باعثی قەتڵی کەسێک بی، تۆ بە قاتڵ شت دەکری، لە قەڵم دەدری، یا جرمی قەتڵت دێتە حتا ئەگەر تۆ بەخۆش نەفکر. مەسەڵەن تۆ وایدانێ مۆتۆرسکلێت سەوارێک بخۆ دەزانین لە وڵاتانی ئەوروپایی ئەگەر کەسێک لە پاشتەرکی مۆتۆرسکلێتێک سوار دەبێ وەکو نەفەری دووەم دەبێت کڵاوی ئیمەنی هەبێەوە، دەبێت مەسایلی ئیمەنی ڕعایەت بکە. تۆ وایدانێ ڕانندەی مۆتۆرسکلێتێک ئەوە ڕعایەت نەکا، مەسەڵەن کەسێک لە پشتەوەی خۆی سوارکە و کەسەکە ئەو مقرراتی ئیمەنی کە لە نظر ئەوانەوە دەبێت بکرێت ئەوانە ڕعایەت نەکا و ئەو مۆتۆرسکلێتە لەگەڵ ماشێنێک تەسادف بکە و ئەو کەسەی پشتەوە بمرێ، ئەو مۆتۆر سوارەش متهم بە قەتڵە، چونکە دەڵێت تۆ شەرایطێکت فراهم کردووە ئاگاهانە کە باعثی مەرگی خەڵکی دیکە بووی. ئەم دەڵم لێرەشدا ئەوە هەیە. ئیسرائیل ممکنە شتی کرد بێت دەستی بەڵام ئەوەی وا لە پشتەوە سوار بووە داوتەڵەبانە سوار بووە، ئەمریکایان وەزعەکە ناکرێ وەکو یەک حسێب بکەین، یعنی ناکرێ بڵێن داوتەڵەبانە فەلەستین بوو بە بەشێک لە ئیسرائیل. دەزانم بەڵام کابرا مردووە، خۆ تۆ تازە کابرای مردوو خۆتە ناتوانانی ئێتامیل سەدای دەمێنێتەوە خەڵکی فەلەستین و ئیسرائیل و حەماس، وانە لێرەشدا ئەمن دەڵێم حەماس بە قسەی هەموو کەس خەڵکی فەلەستین و غەزەی وەک سوپەری ئینسانی ئیستفادە لێ دەکات و ئەوە بۆ خۆی تاوانی جەنجە. ئەتۆ ژن منداڵ شت ئەتۆ حەق نییە لە بن بیمارستان مەقەر دروستکەی، ئەتۆ حەق نییە لە بن مەدرسە مەقەر دروستکەی، ئەتۆ حەق نییە لە بن ماڵی خەڵکی تونێلی دروستکە و شتی ئینفجاری و حەشارگەی تێدا دروستکەی. ئەوە قەتڵی عەمد بەحساب دێ و ئەوە بۆ خۆی جنایەتی جەنجێ. بۆیە لە تەواوی ئەو کەسانەی کە لەو شەڕەدا کوژراون ئیسرائیل طبعا دەبێت جوابی خۆی بداتەوە، بەڵام حەواسیش لەوانەدا هەموو تاوانبارە. جاوجارەگەر بینەوە سەر مەسەلەی ئیسرائیلیش طبعا ئەلبەتە ئەیسانی بێلایەن و مەراجعی سەراحەیەتدار بە بڕای من دەبێت بچن بەڕەسیە وەزە بکەن ئیسرائیل نەدەکرا منتقەش بگرێتەوە و ولی واقعانە ئەوەندە تەلەفاتەش نەبێ بە پێی هەموو یعنی ئەوەندەی پێو لە مەتبوعات و لەواندا دەبیست وەختێک لە ماوەیەکی کورتی یەک مانگەدا حدودی 12,500 نەفەر دەکوژرێ. ئەوڵین شتێکی کە ئینسان بە فکری دەگا و فکری بۆی دەچێ ئەوەیە کە لەوەدا ئیسرائیل دەستی نەپاراستەوە، ئیسرائیل بێ بەزەیانە ئەمەلی کردووە، ئیسرائیلیش ئەو جنایەتکاریەکانی حەماسی کردوتە ئاتۆ و مستەمسەک بۆەوەی ئەویش بەکەیف خۆی خەڵک بکوژرێ. طبعا ئەوانە محکومە، بەڵام ئایا وەکو جنایەتی جەنجی حسابی لەسەر بکرێەوە گەزم کردی مەراجعی سەراحەیەتدار دەبێت دوایی بە پێی فاکت و سەنەد لەسەری بکۆڵە و ئەگەر ئیسرائیل عەمد ئەوانەی کردبێت تەبان ئەو جنایەتی جەنجیەوە و جنایەتی جەنجی دەبێت تاوانەکەی بداتەوە، چونکە ئێستاش ئاڵمان تاوانی ئەو جنایەتەدا نەدەداتەوە کە وەختی خۆی لە سەردەمی هیتلەردا کردوویەتی. تەبان ئیسرائیل نابێت بێ ئارەقە دەرچێ ئەگەر
دەستی ناپاراست بێ ئەگەر ڕعایەتی ئەوەی نەکرد بێ بابەژن و منداڵیش لەو نێوەدا یعنی بەرحاڵ ئەوانە من پێ دەبێت دوای لێکۆڵنەوە و لەسەر کە بەڵام ئەوەی کە ئێستا بەرچاو دەکرێت ئەوەیە کە یعنی بە نەزەری دەگا ئەوەیە کە ئیسرائیلیش زۆر دەستی نەپاراستوە ئایا چی دیکەی ئەوەی وا معلومە تا ئێستا بەشێکی زۆر لەو بڕیارنامانەی وە سازمانی ملل لەسەر ئیسرائیل دەری کردووە ئیسرائیل جوابی نەداوەتەوە زۆر جاریش ئەمریکا وێتۆی کردووە بەڵام بابینە لایەنی ڕاست بابزانین ئایا لایەن ڕاست بەرحەق خەریکن دفاعەکەن لە ئیسرائیل و ئەوانیش لەو بابەتەوە هیچ مشکلێکیان نییە و حەقی خۆیان بووە جۆرەوە ئەو جۆرەوە باسی شیەکەن ئەوەی وایەسە ئیسرائیل چوەتە نێو خاکی غەزەوە ئەوە دفاع ئەوە بە ناوی دفاع حسێ بکرێت لایەنی ڕاست چۆن هەڵەسەنگێنن کاک ئەلبەتە لایەنی ڕاست چاو لێ بکە کاک مەحیا سێ چوار وڵاتی گەورەی ئوروپایی لەگەڵ ئەمریکا یعنی ئەوەندەی لەبیر بێ ئەمریکا بوو ئینگلیز بوو ئەڵمان بوو فەڕەنسا بوو نازانم کوێ دیکەش هەر لە هەفتەی ئەوەڵی شەڕەکەدا لە چەند ڕۆژی ئەوەڵی شەڕەکەدا بەیانیەکیاندا کە من پێم بەیانیەکی منطقی بوو باسیەوە دەکەن کە ئەوەی حەماس کردوویەتی جینایەتکارانەیە دەبێ محکوم کرێ حەماس بەرحەقە بەرپەرز بدرێتەوە جینایەتەکانی و ئیسرائیل حەق خۆیەتی دەفاع لە خۆی بکە بەڵام لە لایەکی دیکەوە کوتیان خەڵکی فەلەستینیش حەقی خۆیانە موشکلەکان حەل بکرێ و حەقی فەلەستینیش خەڵکی فەلەستینیش حەقی خۆیانە حەقی خۆیانیان پێ بدرێ و دەوڵەت و حکوومەتی خۆیانیان هەبێ من ئەو بۆچوونم پێ منطقیە بەڵام لە پاڵەوەدا مەسەڵەن گە بۆچوونێک پێی وابێ چونکە حەماس جینایەتی کردووە ئیسرائیلیش هەرچی بیکا بە کەیف خۆی مجازە یا مەسەڵەن ئەگەر ئیسرائیل دەستی نەپاراست بێ و بێ بەزەیانە کوشت و کوشتاری کرد بێ کە ئەوەش لە تاریخدا نمونەیان کەم نییە زۆر هێز و جەریان هەن کە لە تێۆریەک پەیڕەوی دەکەن کە ئیستلاحاً عەرەبیەکەی دەبێتە ئەنەسر بالڕوع یعنی سەرکەوتن لە ڕێگای تۆقاندنەوە مثلا چەنجسخان وای دەکرد چەنجخان هەر شوێنێکی دەگرت کاولی دەکرد بۆی شوێنی بادیاگە حملە کرد لە ترسان زەندەقی بچێ و لەبەری هەڵێ و سەرکەوتوش بوو لەوێدا یا مثلا داعش هەروای دەکرد حەماسی هەروای کردووە ئایا ئیسرائیلیش ئەوەی کردووە ئەگە ئیسرائیلیش ئەوەی کردبێ ئەوە بۆ چونێکی غەڵەتە و جەنایەتی زەنجەوە تەوان دەبێت شتی بکرێت جەرەیاناتی ڕاستی ژەگە بیانەوێ مثلا هەموو کردەوەیکی ئیسرائیل بەرحەق نیشان بدەن چونکە مثلا حەماس ژن و منداڵی ئاور تێبەرداوە تەمان و بچوونێکی غەڵەتە و نابێ وابێ بەڵام ڕاستیەکەیت بێ لە تەزاهوراتهای خەیابانیدا لەو شتانی کە دەکرێوانە زۆر لە ڕووی ئەوانەوە بە بڕای من ناتوانی مثلا حەق و بەرحەق بوونێک بۆ مانە نیشان بدەیت چون بەرحاڵ هەر کەسەی بەشی خۆی لایەنگری خۆی هەیە و مثلەن تەزاوراتای 200,000 نەفەری لایەنگریکە لایەنەکەی دیکەش مثلەن 150,000 نەفەری دەژێنتە خەیابان و زۆر لە ڕووی ئەوانە حەق و نەحەقە لێک نادێتەوە پێ حەق و نەحەقەکە دەبێ بەحسێکی کارشناسی بێ بەحسێکی لە ڕووی تحقیقات و فاکتەوە بێ فاکتەکان کەسانی سەلاحیەتدار کرد بێتیان کە بەنەوەیەک بێلایەن و لایەنی حاڵدا منصف بن دەڵێن بەپێی ئەوانە ئیسرائیل کردوویەتی بێگومان وەگەزم کردی بە ئەوڵین هەڵسەنگاندن ئەسادکە ئیسرائیل دەستی نەپاراستەوە خەڵک مجاز نێوە بکە هێزەکانی کوردستانیش لەو بابەتەوە بێدەنگ نەبوون چ هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات و هێزەکانی تری بەشەکانی تری کوردستان نەزێ پێتان وایە هەڵوێستی ئەوانت پێ چۆن بووە هێزەکانی سیاسی ڕاستیەکەی من هەڵوێستی هەموو هێزەکانی کوردستانم نەدید لەبەرەوە قەزاوەتێکی وام نییە مەسەڵەن بڵێم دانەدانشتی بکەمەوە بەڵام مەسەڵەن من یەک دوو وتاری مەلا و ئەوانەی کە کوردستانم دی کەڵبەتە ئەوانە ناتوانانی وەکو نوێنەری هێزی کوردستان نێودێ بەڵام مەسەڵەن ڕاگە غەڵتان مەسەڵەن مەلایەک بوو دەیکوت ئەوە خەریکە موسڵمان بەدەستی جوو دەکوژدێ خەڵکی موسڵمان بۆ هەڵناستن ئەم دەڵم باشە موسڵمان بەدەستی جوو دەکوژدێ ئەوڵەن ئەساسی مۆزوعەکە ئەوەنە کە موسڵمان بەدەستی جوو دەکوژدێ ئەی باشە وەختی حەماس حەملەی کردو مەسەڵەن ئیسرائیلەکانی کوشت جوو بەدەستی موسڵمان دەکوژرا ئایا ئەوە مەسەڵەن قەیدی نەدەکرد یا دەڵێن ئیسرائیل مەسەڵەن 12,000 کەس کوژە باشە ئیسرائیل 12,000 کەسی لە مانجێکدا کوژە حەماس لە 2-3 ساعەتدا 1500 کەسی کوشت
یعنی ئەوانە زۆر ڕاستیەکەی ئەوانە من پێ بڕێک پروپاگاندای يعني لا انجري نكرا ولا اسرائيل لا هي سياسك بڵێ لا انجري نكرا ولا هي رشي اسرائيل لا عند هذا كان كل سنه وەگەزم کردی حقیقەتی بێ هەڵوەستی هەموو هێزەکانی کوردستان ڕاستی کردی و بابەتەوە نەدیت بێ ولی ئەگەر ئەوەیان کرد بێ من زۆرم نظری خۆم ئەوەیە کە ئەرزم کردن ئەم تەما بێ ئەوەی حەماس دەیکا ڕاستەکەی دفاع لە خەڵکی فەلەستین ولا حەق خەڵکی فەلەستین نییە لەژێر پۆششی ئەوەدا نەوەیەک بۆچوونی غەڵەتی ئیسلامی ڕادیکاڵەکە نمونونەکانی لە شوێنەکانی دیکردینەکە ئەوەیە عمل دەکات ئەوە 100% دەبێ محکوم بکرێت بەڵام خەڵکی فەلەستین حەقی خۆیەتی و من پێ بێ مەسەلەی فەلەستین دەبێ ڕاستەکەی دەبێت ڕێحەلی بۆ بدینرێتەوە بە مشکلی فەلەستین دەبێت حەل بکرێەوە خەڵکی فەلەستین ناتوانن ڕۆشتا ئێوارێت دەیان ساڵیانی دوور و درێژ لەژێر بۆمب و کوشتن و مەترسی و ئاوارەی ئەوانە دابن ئەوە دەبێت ڕێحەلی بۆ بنێتەوە کاربەتە من نەزەری خۆمم لەو بابەتەیە بەڵام بەڕاستی نازانم حزبەکانی کوردستان لەو ئاوتەوە هەڵوێستیان چۆن بۆ زۆرم تاقیب نەکردون ئەگەر فەرمووی من دەتوانم نەزەری خۆم لەو ئاوتە عارز بکەم کە لە نەزەرنەوە ئەگەر دەسەڵات بە من بەهای مەسەلەی فەلەستین چۆن حەل دەکرد بەڵێ هەر وەک هەموو شتەکان ئاماژە بەواکەن کە کۆماری ئیسلامی دەستی بووە لەو هێرشەدا هەرچەند ئەمریکا و دوایش خۆیان کۆماری ئیسلامی و هەروەها حزب اللهش خۆیان بێتەرین کردوتیان ئێمە ئاگادار نەبووین کە حەماس حەملەی کردووە و زۆرتریش ئەوە دیارە ئەمریکا زۆری پێخۆش چونکەوانی شوتیان ئێمە مەدرێکێکمان بەدەستەوە نییە کە کۆماری ئیسلامی دەستی بوو بێ لەو هێرشەدا شکستی حەماس لەسەر کۆماری ئیسلامی تەئسیرێکی ئەبێت شکستی حەماس لەسەر کۆماری ئیسلامیش تەئسیری دەبێت ئەوەی کۆماری ئیسلامی و ئەوەی حزب الله خۆیان لەو شەڕە وەرنەدا و ئەوەی ئەمریکا کوتی ئێران دەستی تێدانیا ئەوە بڕێک تەرفەندێکی دیپلۆماتیکە ئەوەی ئەمریکا دەڵێن لە شەڕدا ئەگەر لەگەڵ یەکێک بەشەر هاتی دەبێت ڕێگوریزێکی بۆ بێڵێەوە کە کابرا بتوانێت هەڵێ ئەگەر حیانە نێوی شەڕی سەر و ماڵی بکە ئەو ئەمریکا دەڵێ ئێران دەستی نەم پێ بێ قسەی لە خاتە دەمی بۆی بڵێ کاکە بڵێ دەستم نێ و بەڵام خۆی تێوەرمەدا ئەوەی ئێران و حزب الله ناوێرن خۆ لە شتە وەردەن ئیستلاحەیە لای ئێمە کاکەەوە هەویرە ئەو زۆر هەڵدەگرێت چه حزب الله خۆی لەو شەڕە وەردا چ ئێران خۆی لەو شەڕە وەردا بۆ ئەوانیش عوارزی زۆر قورسی دەبێت کە نایەنەوێ خۆکەن لەو بێداندا یادداشتێکی کوردی ئەحمەدی زەیدابادیم دی قسەشتی منطقی نووسی بوو کوتی چەند ساڵەوە پێش لە ڕەهبەری حەماسیان پرسی نێوەکەشی کوتە من لە خالد مەشعەل پێما بێ ئەو وەختی کە مەسەلەی حەملەی ئیسرائیل و ئەمریکا بە ئێران زۆر بوو کوتیانە لایان پرسیەوە لە خالد مەشعەل ئەگەر ئەمریکا حەملە بکا بۆ ئێران ئێوە چ دەکەن کوتی وەڵا دوعایان بۆ دەکەین نووسێتی کە ئێستا ڕاست وای لێ بەسەر هاتووە ئێستا ئەمریکا ئێستا ئیسرائیل حەماس کەوتۆتە بەرشتەوە ئێرانیش دوعایان بۆ دەکات ئێران ناوێرێ لەوە زیاتر بکە دەنا نەگەوەی پێی خۆش نییە ئێران بێگومان دەستی بۆ لەو جەرایانەدا لە تەقویەتی حەماسدا و حزب الله هەم حزب الله هەم ئێران بە بڕای من ناوێرن خۆی لێدەن چەند عوارضی سەنجینی بۆیانەیە وەلی سەرفە نەزەر لەوەی بوێرن یان نەوێرن خۆی لێدەن در هەر حاڵ نەتایجی ئەو شەڕە چونکە ئەو شتە جارێ ئێستا ئیدامەی هەیە شکستی حەماس و وەدەرنانی حەماس لە غەزە مناڵم حەماس بە تەواوی تەفروت و نادەوە نابوون دەبێت ولی پێ بە ئیسرائیل حەماس لە غەزەوە دەردنێ ئەگە ئیسرائیل بتوانێت حەماس لە غەزەوە دەرنێ و مەسەلەی فەلەستین بە شێوەیەکی دیکە حەل بکرێت ئەم پێ بە جمهوری ئیسلامی زەرێری قورسی تێدا دەکات جارێ یەکێک لەوە ئەوەیە کە باوفیشەکەی دەنیشێتەوە ئەوەی ئیستلاحان جەبهەی مقاومەت و هلالی شیعی و جۆرەشتانی پێدەکوتێت قسەکانی جمهوری ئیسلامی لە بۆ ئەوان بێئەتبار دەبێت دڵ کاک حەماس تەفروت ناکرێتەوە هیچ نەکرد مەسەڵەن ئێمە ژگە وامان لێبێ مەسەڵەن حزب الله یا مەسەڵەن ئەوانەی لە بەشار ئەسەد یا شیعەکانی عێراق ئەوانیش تەبەن و سوالێ لە خۆیان دەکەن ئەگەر ئێمەش تووشی مشکل بۆ خۆیان پشتیوانێک ناکە یا پشتیوانەکانی درۆی لێ و دوعامان بۆ دەکات ئەوەی دەبێت دوایەوە ئێران یەکێک لە پایگا ئەسلەکانی خۆی لە منطقە لە دەست دەدا ئەویش حەماسە
ومەسەلەیەکی دیکە تەسەووری منەوەیە ئەگە ئێستا بتوانێت حەماس لەو منطقەیە وە دەرنێ یا زەربەی قورسی لەدا من پێم وانێ حیزبوڵاش بێ ئارەقە دەرچێ حتا ئەگە حیزبوڵا بخۆشی زۆر نەیەوێ خۆی تێوەدام پێ بە ئیسرائیل بەهانێکی پێدەگرێ و لەوانەیە هجوومێک بەسەر حیزبوڵاش بکرێ ئەگەر ئەوە ببێت کە بکەم جاری من فعلان تحلیل و فاکتەکانی زۆر بەدەستەوە نییە بەڵام ئەوەندەی بە منطقی عەقڵێکی دەدەمەوە حیزبوڵا لە پەنا ئیسرائیل ناتوانێت وا بێ ئارەقە دەرچێ هەرچا ئێستاش جاروبارە موشە کوشتە دەخە ئەگەر ئەوانە بێ ئێران دووسێ پایگای جدی خۆی لەدەست دەداوە لە نێو خەڵکی ئێرانیش لە خۆ تەبعاً بە درۆزن دەرچووە ئەوارزێ هەیە بۆیە من پێم وابێ ئەوانە هەموو شتە ئەو مەسەلەی دیکەش کە ئەمریکاوان ئەو هێزانیان هێناوەوە ئێران متهمە بۆی کە حەماسی شت کردو و حەماس و حیزبوڵا تەقویەت دەکا و ئەوانە وانە لە معادلاتی دیپلۆماتیک و لە دانیشتوانەشدا ئەم پیا بە ئەو زۆرشتانە ئیمتیازی پێلێرانەوە دەگرن ئەگەر ئەحیانەن شتایەکی وا سوورەت بگرێت چ دانیشتنی ئێران لەگەڵ وڵاتانی عەرەبی چ دانیشتنی ئێران لەگەڵ ئەمریکا وڵاتانی غەربی. بەڵێ کاتم زۆر نەماوە کاک بەهمن تقریبا 3-4 دقیقەیە کاتم ماوە کورد لەو مەسەلەی شەریف ئیسرائیل و حەماس یا فەلەستینە ئەبێت چ دەرسێک وەربگرێت؟ من پێیا بێ گەورە یعنی چەندین دەرسی دەتوانین لێ وەربگرین یەکانەوەی کە ئەوەڵەن تەشخیصی دروستمان لەسەر ماهیەتی مەسەلەکە هەبێ لە ڕاضیاتدا ئیستلاحەکەیە دڵ حاڵیبوون لە مەسەلە نیوەی حەلی مەسەلەکەیە ئێمە دەبێ بتوانین ئەو پاک و پیسە لێک جوداکەینەوە. دووەم شت ئەوەیە گویا قسەی مەهاتما گاندیە دەڵێ سیاسەت بێ ئەخلاق دەتوانێت خەتەرناک بێ لە سیاسەتدا هەمیشە دەبێ ئەخلاق پارێزی من دەڵێم ئەوەی کوردی عێراق کردی دەبێ بێتە ئولگوی مبارزاتی ئێمە نەک ئەوەی حەماس دەیکا بە نێوی حەقتەڵەبی و ئەوانە. من نمونەی کەشت کورد مەختصر کۆم هاتما پێشمەرگی کۆمەڵە بووین لە ساڵی 65-66 وانە بوو بڕیارێک دەنگت قەت بوو کاک بۆ یەک لەحظە دەنگت قەت بوو فەرموو وتە پێشمەرگی کۆمەڵە بووین دوای قەت بوو فەرموو حتمان پێشمەرگی کۆمەڵە بووین ئەگە لەبێت بە ساڵی 65-66 بوو بڕیارێک لەلایەن کۆمیتی مەرکەزی کۆمەڵەوە هات کە هەر ئەسیرێکی هەر پاسداری تا سەرباز یا هەر کەسێکی لە شەر لەگەڵ پێشمەرگی کۆمەڵەدا بریندار دەبێ ئەگە نەتانتوانی بیهێنن لەگەڵ خۆتان دەبێ هەر لەوێ پانسمانی کەن و بەجێ بێڵن. طبعاً ئەمە لەگەڵ پاسدارانی دەهەی 60 کە بە درڕندەی مەشهور بوون شتمان دەکرد بەڵام بەوەشەوە ئەو بڕیاری کۆمەڵە ئەوڵەن لەبیرم نا هیچ پێشمەرگێکی کۆمەڵە مخالفەتی کرد بێ و بەڕێوەش دەچوو برینداری شەڕەکە ئێمە لەوێ پانسمانمان دەکرد ئەم دەڵم ئەو ئەخلاقە دەبێت لە بەرچاوودە خۆ کۆمەڵە بیمارستانی هەزار تەختخابی بە دواوە نەوەخە کۆڵە پشتێک بوو بە پشتی پزیشکیارەکەەوە یا مەسەرەن کۆڵە پشتێکی دەرمانی زیادیاگە بەسەر کۆڵی ئەستێکەوە کە بامۆیە بەشی پانسمانی 6 نەفەری نەدەکرد ولی باوجودی ئەوە کۆمەڵە دەکرد چونکە ئەخلاقێکی ئەوەیژەوە کە ئەسیری جەنجی و برینداری جەنجیش حەقێکی هەیە هەرچەند دوژمنیشت بێ. من دەڵم ئەوە دەبێت بێتە پرەنسیپ لە شتی مبارزاتیدا. سوەم شت ئەوەیە کە ئەم پیاوێت لە تەحلیلی مەسائلی دنیادا بڕێک واقعیتر و زەمینیتر دەبێ عمل بکەین نەک بەپێی فۆرمول. ئەوە چونکە ئەمریکایە ئەمپریالیستە پس ناحەقە ئەوە چونکە زدی ئەمریکایە زدی ئەمپریالیستە پس بەرحەقە. من ئەو نمونێکی دیکە کورد لەو بابەتەوەکە وەختی خۆی پەیکار لە ئەوایلی جنبشدا لەگەڵ حزبی دموکرات حزب دموکراتی بە زدی ئینقلاب دەزانێت بۆچوونی پەیکارەوە بوو بورژوازی زدی ئەمپریالیستە بورژوازی زدی ئینقلابە لەو مەرحەلەیە لە ئینقلابدا حزب دموکرات بورژوازیە پس حزب دموکرات زدی ئینقلابە. کاک عالەمی سیاست بە پێوە فۆرمولانە ناچێتە پێش. لە ئینقلابی 57دا چەپی ئێران و ڕۆشنبیرانی ئێران چونکە خۆمینیان پێ زدی ئەمپریالیزم بوون بەنەوەی چوونە پشتی. دەرسێکی دیکەی دەبێت لێ وەربگیرێ ئەوەیە کە لە تەحلیلی مەسائلی سیاسیدا لە تەحلیلی ڕووداتایکی کە ڕووی دەدا دەبێت واقع بینانەتر و بە پێی منطق و پرەنسیپەکانی خۆی لێکدانەوەی سیاسی و هەڵسەنگاندنی مەسەلەکەت هەبێ. یعنی ئەوە فۆرمولی ئەسپیشتی ناتوانێت بە پێی ئەوە مەسائلی پێ هەڵسەنجێنی من پێیا بێت لەونەوە ئەدەستانی لێ زۆر لێ وەربگیرێەوە
جێخۆیتەوە دەرسانەشی لێ وەرگیرێت. بەڵێ زۆر سپاس کاک بەهەمەن بامنیش یەک شتی پێ ئێزافەکەم بیکەم بە چوار ئەوی شەوەیە کە هێزی پێشکەوتوو سکلار و ئازادی خواز طبعاً دەتوانێت تاسیری زۆر ببێ بۆ پێشکەوتنی بزوتنەوەی شۆڕژێرانی کوردستان ئەوەی شکرێ بە فۆرمۆلەی ئەوە ئێزافە بکەین. زۆر سپاس بۆ بەشاریتان لە بەرنامەیەدا. زۆر مەمنون کامەحێجان سپاس بۆ ئێوەش کە بەڕاستی مۆزوعێکی مهم بوو پێم خۆش بوو قسەی لەسەر بکەم و ئەو مەجارتان دڵفڕان کەم. کات ساتێکی خۆش ڕۆژیش خۆش بۆ ئێوەش سپاس دەکەم. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوات خوازم.